هەر لە سەرەتایدا مەزراندنی کۆماری ئیسلامی ئێران چ لە ناو یاخود لە دەرەوە کەسانێکی زۆر لە ڕامیێرزانەکان، ڕۆژەمەنووسان، لێکۆڵەران، چاودێران و بە تایبەت موجاهدین پێشبینی ئەوەیان دەکرد دۆسی مانگی تر کۆماری ئیسلامی دەڕۆخێ. لە چاوپێکەوتنێکدا لە ڕێگای سکایپەوە کە لە پێشدا لەگەڵ کاکی ئەمەنە سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ئەنجامماندا بەو پرسیارە دەستمان پێکرد ئاخۆ چما پاش 40 ساڵ ڕژیمی کۆماری ئیسلامی ئیران هێشتا تون لەسەر پێخۆی ڕاوەستاوە. ئەو بەم جورە وەڵامی داینەوە. دەبێت ئەوەی پێزیادکەین کە ئەو 40 ساڵی هەموو بە قەیرانەوە لەسەر پێخۆی وەستاوە، واتە ئێستاشی لەگەڵ بێ هەلومەرجی کۆماری ئیسلامی هەر ئەوەندە سەقامگیرە کە 40 ساڵ بۆی پێش سەقامگیر بوو، واتە ئێستاش نەیتوانی بێتە وڵاتێکی نۆرماڵ. بەڵام هۆیەکەی چیە؟ ڕاستەکەی کۆماری ئیسلامی توانی هەستی ئاینی زۆرینەی خەڵکی بۆ لای خۆی ڕابکێشە، توانی بە ئەحساساتی مەسەبی خەڵکی یاری بکە، هەروەتە قەیرانەکانی وەکو شەڕی عێراقی زۆر بە یارمەتی هات. بەڵام کاتێک خەڵک ڕاستەکانیان لێ ئاشکرا بۆ دڵسای بوونەوە لە دەسەڵات، ئیتر هەموو دام و دەستگا سەرکوتکەرەکان، دام و دەستگا ئیدارەکان لەژێر دەسەڵاتی مەلاکاندا بوون. هاوکات ئەوەش بڵێن توانی بوویان چینێکی نوێ لە نێو کۆمەڵگادا، دەکرێت بڵێن 150 کۆمەڵگا چ لەباری بیرروبۆچوونەوە چ لەباری مادیەوە وا بە خۆیان ببەستنەوە کە ئەوانە هەمیشە ئامادە بن بۆ هەموو فیداکارێک بۆ کۆماری ئیسلامی. کاکە هەیمەن، پاشان زۆر خەڵک پێشبینی ئەویان دەکرد لەوانەیە ئیران بکەوتە بەر شاڵاوی بەهاری عەرەبی، بەڵام ئیران لە هەموو وڵاتە عەرەبیەکان بەهێزتر دەرکەوت. ئایا ئەمە توانایی سەرانی ئیرانیە لە نەرمینواندن لە کاتی ئەوەی دەکەون نەمەترسیەوە؟ دوو وڵات لە قەیرانی بەهاری عەرەبی بەڕواڵەت دەرچوو، یەکیان ئێران بوو، یەکیان سعودی بوو، بەڵام بە قیمەتی کاوڵکردنی ڕۆژهەڵاتی ناوین و بە نرخی لە ڕێگا بەدەرکردنی بەهاری عەرەبی. کاتێک شەپۆلەکانی بەهاری عەرەبی گەیشتە بەحرین و گەیشتە سووریا، ئەم دوو وڵاتەیە واتە ئێران و سعودیا بڕیاریاندا بە هەموو نرخێک بە چەک بە کوشتار پێشی وە بگرن کە شەپۆلەکان بگاتە ناوخۆی وڵاتیان. بەڕواڵەت سەرکەوتوو بوون، بەڵام بە نرخێکی یەکجار زۆر. ئێستا هەردوو وڵات ئێستاش لەگەڵ بێ کێشەی ئەمنیان هەیە، عەرەبستان لە یەمەن، هەروەها لە ناوخۆی ئێرانیش، هەم لە ناوخۆی و هەم لە سووریە و لە ناوشەڕ. کاکە هەیمەن، ڕژیمی ئیران لە خانەبەندیدا ڕژیمێکی تیۆکراتی ئایەنیە، بەڵام ڕاستە کەسانێک ئەڵێن نەخێر ئەو پێکاتەی ڕژیم کە لە ئایەنی و سکولار و بگرە چەپەکانیش یەکێک لە هۆیەکانە کە ڕژیم وا ماوەتەوە؟ ئەوە من بە هۆکاری سەرەکی نابینم، بەڵام یەک واقعیەتە حکوومەتی ئێران حکوومەتێکی سوڵتانی نییە کە تەواو خۆی بێمنەت کردبێ لە دەنگی خەڵکی، بەڵکو زۆر زاری بە دەنگی خەڵکی یاری کردووە. بەڵام لە نیهایەتدا کۆماری ئیسلامی حکوومەتێکی تۆتالیتێرە، ڕۆژ بە ڕۆژ پشتیوانی دەنگدان، ڕادەی قورسایی دەنگی خەڵک لە بەڕێوەبردننی وڵات کەمتر دەبێتەوە، بۆ ئاینی و ئیدۆلۆژیەکەی زیاتر دەبێت. و ئێستا دەبینین بیرخۆمان نەبێنەوە کە ساڵی پار لە زیاتر لە 107 شار خەڵک ڕژانە سەر شەقام و خوازیاری گۆڕانی سیستمی سیاسیان کرد. کاکە هەیمەن، لەو بەڕواییدان کۆماری ئیسلامی ئیسلامی ئاینی گۆڕی بۆ ئیسلامی سیاسی؟ پێش کۆماری ئیسلامی سعودیە دەستی پێکرد بوو، بۆ یەکەش پێش شەپۆلی ناسیۆنالیزمی عەرەبی و سۆسیالیزمی عەرەبی و کۆماری خوازی عەرەبی بستێنێ. لە میسری دوای زەمال عەبدولناسر عەرەبستان ئیسلامی سیاسی پەرەپێدا، دواتر لە ئێرانە شۆڕشی ئیسلامی کرا، اینجا لە ئەفغانستان شەڕی چریکی ئیسلامیمان دیت و دوای لە گەڕانەوەی لە فلیستین دیتمان تێرۆریزمی ئیسلامی سریاڵدا. بەڵام یەک واقعیەتە سەرکەوتنی شۆڕشی 1970 ئێران هێز و توانایەکی بەخشی بۆ حکوومەتە ئیسلامیەکان، بۆ لایەنە ئیسلامیەکان لە مەغریب و مەراکیشەوە بگرێ هەتا فیلیپین. بەڵام ئەزمموی سێ حکوومەتی ئیسلامی لە ئێران و هەروەها لە ئەفغانستانی سەردەمی تاڵبان و هەروەها لە شامی سەردەمی داعش نیشانیدا کە ئیسلام ڕەنگە بتوانێت شۆڕش بکە، بەڵام توانای بەڕێوەبەرایەتی حکوومەتێکی دموکراتیکی نییە و خەڵکانی ژێردەسەڵاتی حکوومی ئیسلامی لە هەر سێ دەسەڵاتی ئێران و ئەفغانستانی تاڵبان و موسڵ و ڕەقەی سەردەمی داعش بێزار بن لە هەرچی ئیسلامگرایی.
کاکێ من ڕاستە مانەوەی کۆماری ئیسلامی وەکو دەوترێت لە بەرژەوەندی گەلانی ئێراندا نییە، بەڵام تا چەند لە بەرژەوەندی وڵاتە سەرمایەدارەکاندا چ ئەمریکا چ ئەوروپایەکان بە تایبەتی بەکارهێنانی ئیران وەکو ئامرازێک بۆ ئاڵۆزی دروستکردن لە ناوچەکەدا. بۆ ئاڵۆزی دروستکردن بۆ ڕاگررتنی دەسەڵاتی خۆیان بۆ فرۆشتنی شەک و چۆڵبەڵە. کۆماری ئیسلامی لە سێدەهەیە سەرەتادا بەڕاستی خێروبەرەکەت بوو بۆ ئەمریکا بۆ بریتانیا و لە دوای قەیرانی عەرەبی خێروبەرەکەت بوو بۆ رووسیای هێناوە ناو معادلاتی ڕۆژهەڵاتی ناوین. بەڵام من پێم وایە لە ئیدارەی ترامپی ئەمریکادا بۆ قەناعەتە گەیشتن کۆماری ئیسلامی چ خێری بێ و چ نەبوو بێ لە ڕابردوودا لەمە بۆلاوە زیانە مەترسیە بۆ ئیسرائیل و بڕیارەنداوە کە لە بەرابەر ئێران بوەستن جا چ بە شێوەی گۆڕینی ڕژیم بێت چ بە شێوەی سنووردارکردنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە وڵاتانێک وەک سووریا و عێراق و یەمەن. تا چەند کۆماری ئیسلامی توانیوە وەکو کەلیسای سەدەی نێوەڕاست کەڵک لەوە وەربگرێت کە دژایەتیکردنی کۆماری ئیسلامی واتە دژایەتیکردنی ئیسلامە؟ بەڕاستی وای کردووە تەنانەت بەرپرسانی نیزامی خۆی بەخواوە وەسڵ کردووە، بەڵام ئەوەتانەوە بیبێنەوە سەردەمی کۆماری ئیسلامی لەگەڵ سەردەمی قڕوونی ووستا و دەسەڵاتدارەتی کلیسا جیاوازە، بۆیە ئەوان توانیان بۆ 1000 ساڵ لە دەسەڵاتدا بمێنن. کۆماری ئیسلامی ئێستا بە ئەگەر و گومانەوە باسی 40 ساڵ دەسەڵاتدارەتی خۆی دەکات. 40 ساڵ دەسەڵاتدارەتی زۆر نییە لە مێژوودا. شای پێشوو 37 ساڵ بەتەنێ بۆ خۆی بەرپرس لە دەسەڵاتدا بوو. سۆڤیەت 70 ساڵ ژیا، بەڵام لە نهایەتدا هەردووکان ڕووخان. من پێ وایە چارەنووسی کۆماری ئیسلامیش لە چارەنووسی شای ئێران و یەکێتی سۆڤیەت باشتر نابێت. بەس کاکە هیمەن لەو بڕایدان ئەم ڕژیمە هەروە بەردەوام دەبێت و یاخود ژیانی بەرە کۆتایی دەڕوات؟ من ئەرزم کردن بۆ شێوەی ئێستا بۆی ناچێتە سەر، یا دەبێت گۆڕانی زۆر بنەڕەتی لە سیاسەتی ناوخۆیی، سیاسەتی ناوچەیی، سیاسەتی جیهانی، پەیوەندەکانی لەگەڵ ئەوروپا، کێشەکانی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەبێت لە هەم ئەو بواراندا گۆڕانکاری پێک بێنێت، یا ئەوەی کە بەرەو لە ناوچوون دەچێت. من پێم وایە ئەنجامی و گۆڕانکاریانەش کۆماری ئیسلامی لە ناوەڕۆکی خۆی بەتاڵ دەکات، ئیتر نابێتە کۆماری ئیسلامی. من پێم وایە لەو حاڵەتەشدا هەر لە درێژداندا کۆماری ئیسلامی بۆ پاشەکشانش دیسان هەر ناتوانێت درێژە بە ژیانی خۆی. هێمنە سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. سپاس بۆیەوەش.